ئەتەش! هەڕەشەکانی تورکیا بەردەوامن بۆ ئەنجامدانی کردەوەکی سەربازی نوێ لە ڕۆژاوای کوردستان. هەڕەشەکان تونتر دەبن لەگەڵ ناردنی پشتیوانی گەورەی سەربازی لەلایەن ئەنکەرەوە و بە هاوڵی چەند گروپێکی سووری لایەنگریان بۆ هێڵەکانی بەرکەوتن لەگەڵ هێزەکانی سووری دیموکراتدا. مەترسیەکانی کردەوە سەربازیەکەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان چین ئەگەر ڕوو بدەن. بەدران چیاکوور جێگری هاوسەرۆشی بەڕێوەبەری خۆسەری لە بڵاوکراوەیەشیدا لە پێگەی ئەحواڵ تورکیا دەنووسێت تورکیا لە کردەوە سەربازیەکانی پێشتریدا پشتی بەو هێزە بەستووە کە بە جێش ئەلوەتەنی ناسراون و هاوپەیمانیانن، هەرچەندەوانیش خەڵکی سووریان، بەڵام ئەنکەرە وەک کەرەستەیەک بەدەستیەوە بەکاری دەهێنان لە پلانی جەنگەکەیدا، نەک هەر بەتەنها لە ناوخۆی سووریا، بەڵکو لە وڵاتانی تریش بەکاری هێناون لەوانە لیبیا و ئازەربایجان. بەوتەی چیاکورد کردەوە سەربازیەکەی ئەمڕۆی تورکیا ئەگەر بەڕاستی لەم کاتەدا ڕوو بدات ئەوە مەترسی جۆراوجۆری بۆ سەر ئاسایشی جیهانی دەبێت و هۆی کۆڕەوەیەکی گشتی گەورەتر لەو کۆڕەوانەی بۆی هێرشەکانی پێشترەوە بۆ سەرناوچەکانی ڕۆژاوای کوردستان ڕوویاندا. گوندەوارەکانی منبیج و حەلەب ژمارەیەشی زۆر ئاوارە لەخۆ دەگرن کە پێشتر و بۆی هێرشەکانی تورکیاوە ئاوارە بوون. ئەمە جگە لە دانیشتوانە ڕەسەنەکەی ئەمەش دەبێتە تانەیەک بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی کە بۆ ژمارە زۆرە کۆچ و ئاوارەی ڕوودات هەروەک کردەوەکە بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام دێت بە درێژایی هێڵی سنووری کە هەمەڕەنجی ڕۆشنبیری و نەتەوەیی و ئاینی لەناو دەبات بۆی هێنانی ماڵباتی سەربازە بێگانەکانەوە و نیشتەجێکردنیان لە ناوچە نوێکان لەلایەن تورکیاوە. بەهۆی دەستکاریکردنی ئەندازەی پێکهاتەی دانیشتوانی ناوچەکەوە شوناسی ڕۆشنبیری و مێژووی ناوچەکە دەگۆڕدرێت. ئەمەش بە پێشێلکاری دادەندرێت بۆ سەر جەمپەیمان نامە و بەڵێن نامەکان و بە جۆرە یاسانی و دەوڵەتیەکان بە تاوانی جەنگ هەژمار دەکرێت. هەروەک چیاکوور دەڵێت ئەم کردەوانە هەوڵە نێودەوڵەتیەکان لاواز دەکەن بۆ شەڕکردن دژ بە تیرۆر، هەروەها هەلی زێڕین بۆ داعش دەڕەخسێنن تا جارێشتر و لە ڕووی جوگرافیەوە دەست بگرن بەسەر ناوچەکاندا، پاشان لە ڕێگەی تورکیاوە بگوازرێنەوە بۆ ناوچەکانی تر. ئەمەش ئامانجی سەرەکی تورکیایە تا لە زیندانەکان دەریانکەن و ژن و منداڵەکانیان بچێڕنەوە بۆ تورکیا. هەروەک لە کامپی عەین ئەیسا ڕوویدا لە کاتی هێرشەکەی تورکیادا بۆ سەرسەرەکانی و گرێسپی. وەم ناوچانەی تورکیادا گیری کردوون داعش وەک هێڵی پشتەوەی جەنگ سوودیان لێوەردەگرێت بۆ چالاکیەکانیان دژ بە ناوچەکانی تری سووریا یان دژ بە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ئەو هێرشەی دوایینیان بۆ سەر زیندانی حەسەکە لە 20 کانونی دووەمی پێشوودا. ئەمەش مەترسی ئەوە دروست دەکات کە داعش دووبارە هێزەکانی یەک بخاتەوە. بەدران چیاکورد جێگری هاوسەرۆشی بەڕێوەبەری خۆسەری ڕۆژاوای کوردستان ئاماژەی بۆش کردووە قەیرانی سووریا لەوە زیاتر ئاڵۆز دەبێت. ئەمەش دەبێتە هۆی دابەشبوون و پەرتەوازەبوون و سەختی گەیشتن بە چارەسەرێکی سیاسی.